جانێ ئەیران سەختەکار دەرچوو دەڵێ لە شولارم زۆر سێکسیە بۆیە داوای پارەی زۆر دەکەم. گۆرانی و ژیاننامەی هونەرمەندی بەناوبانگ هۆزان جانێ دزیوە و کردبووی بە ئی خۆی دەهاتی ماگانەی 5 دەفتەر دۆلارە. هێشتا ناڕازیە دەڵێ دەبا 30 دەفتەر دۆلار بە. نایەوێت لە ئاهەنگەکانی شەوانە دیناری لەسەر شاباش بکەن، تەنها دۆلاری دەوێ. دەڵێ پێم خۆشە فەرشی سوورم بۆ ڕاخەن پڕی دۆلارکەن بەسەریدا تێپەڕم. زۆر بێباکانە دەڵێ منداڵەکەم لەبار برد و فڕێمدا وا دەزانێ مۆبایلە فڕێداوە. دەڵێ لە لای من عیبەبوونی نییە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێر دوێ نەچێ، وارووا سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویستەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وارووا سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی و وارووا دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەشمانەوە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەی. هونەرمەندە لە پڕ دەرکەوتۆکە جان هەیران. ئەو هونەرمەندەی لە پڕ دەرکەوت بەجل لە سەیر و سەمەرەکانیەوە بە لە شولارە سەیر و سەمەرەکەی وەروەها بێزگە لەوانەش با دوو پشکەکەی سەر سینجی ئەو تاتوێ دەنگدانەوەکی زۆری لە دوای خۆی هێنا وەروەها بە قژە بەرزەکەی هەموو کاتێک ئەو قژەی لە سەریدا بەستیوە و زۆر سەیرە هەموو خەڵک سەریان لێ دەرناچێ بۆ بێزگە لەوانەش شتێکی زۆر سەیر. ئەو هونەرمەندە وا خۆی بە خەڵک ناسان کەوتی من جانە هەیرانم، بەڵام هەموو ژیاننامە و گۆرانیەکانی هونەرمەندێکی تری لە بۆ مەسڵاتی خۆی بەکارهێنا ئەویش هونەرمەند پۆزان جانێ بوو. ئەو هونەرمەندەیە دەمێکی زۆرە گۆرانی دەڵێتنەوە چەندین کلیپی هەیە. ئەو خاتونە لە ساڵی 2010 دەستگیر دەکرێت بە تۆمەتی ئەوەی خەڵکی هانداوە لە دژی تورکیاوە و کوتیرۆریست لە قەڵەمیاندا لە کاتی کۆنسێرتی دەنگدان بوو لە وڵاتی تورکیا بۆ حیزبێکی کوردی بوو. وەروەها لەو کاتە دەستگیری دەکەن و ئەو کاتەیەش جانێ هەیران بە هەل دەزانێتن و دێتە باشووری کوردستان دەڵێ من ئەو هونەرمەندەمە وە لە چەندین تیڤی بانگێشتیان کردووە. گۆرانی هونەرمەند هۆزانجانەی دەگوتەوە و زۆر بێباکانە خەڵکیش وایان زانێ ئەو هونەرمەندەیە لەبەرەوەی دەیوت من ئەو هونەرمەندەمە و چەند ساڵێک گیراوم ئێستا بەردراوم و هەموو ژیاننامەی ئەو هونەرمەندەی بۆ خۆی هەڵگرتبەوە باسی دەکرد بۆ ماوەیەکی باش توانی خەڵک بەلا ڕێدا باتن و سەختە بکاتن، بەڵام لە کۆتاییدا هەموو کارێکی سەختە درێژە ناخایەنیتن و کارەکەی ئاشکرا بوو. وەروها کچەکەی هۆزانجانێ هاتە سەرخەت وتی کێشە نییە کەیفت بەدایکم دێ، کێشە نییە گۆرانیەکانی وی دەڵێەوە، بەڵام بۆچی هەموو شتەکانی ویت کردیتە ئی خۆت واقەڵ کەس بکە کە ئەوە دایکی منە و وا دوورە لە ڕاستی ئەو خاتونەیە دایکی منی و لەبەرەوەی ئەو کاتە داچی لە زیندان بوو وتی دایکم لە زیندانە. ئەو خاتونە هەموو شتەکانی درۆیە و دوورە لە ڕاستی. و دوای ئازادبوونی هونەرمەند هۆزانجانێ داوای یاسایی لەسەر ئەو خاتونێ بڵاو کردەوە و تیشی بە هیچ زۆرێک لێی خۆش نابم و دەبێتن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر یاسا هەبێتن بە توندترین شێواز ئەو خاتونە سزا بدەن، لەبەرەوەی هەرچی پرۆژە و یاسای من هەیە ئەو بۆ خۆی بەکاری هیناوە لە ڕێگای من چەندین پارە و دۆلاری بۆ خۆی کۆ کردوتەوە دەبێتن حکوومەتی هەرێمی کوردستان بە توندترین شێواز سزای بدەن و من لە حەقی خۆم خۆش نابم. وەروەها لە دوای ئەوانەوە ئەو خاتونە دەستی بەکارێکی تر کرد و خۆی ئەم جارە وەکو ئەوە دەرخست وتی من هونەرمەندێکی خۆ نمایشکارم. خۆ نمایشکار ئەو هونەرمەندەیە کە بە لە شولار و بە سەوت و بە جوانی و بە هەموو شێوازەکانی، بەڵام تاوەکو ئێستاشی لەگەدابێ هەمان شێواز بەکاردێنێتم، بەڵام ئەم جارە ڕۆی لە گۆرانی بێژ عەرەبەکان کردو و خەڵکیش ئێستا زۆر وشیارە ئەگەر گۆرانەکە ئیخۆی نەبێتن ڕاستە خۆ دەزانن. وەروە ئەو خاتونە لە چاوپێکەوتنێک باز لەوە دەکاتن من لە شولارم زۆر سێکسیە بۆیە داوای پارەی زۆر دەکەم گەر بەشداری لە ئاهەنگێک بکەم یاخود لە نادیەکی شەوانە من دەبێت زۆرترین پارە وەربگرم و باسی لەوەش کرد کە من لە ئێستادا کاتێک کۆڕۆنەیە
نزیکەی 5 دەفتەر دۆلار وەردەگرم، بەڵام ئەگەر هەموویانەکان ببنەوە ئەوە نزیکەی 10 دەفتەر وەردەگرم، بەڵام ئەوەندە پارەم بۆ خۆم زۆر پێکەمە، دەبێ ماگانە نزیکەی 30 دەفتەر دۆلار وەربگرم. بۆچی هونەرمەندی بیانی دێنە باشووری کوردستان ئەو بڕەپارەیە زۆرە وەردەگرن، بۆچی من ئەو بڕەپارەیە وەرنەگرم و لە ئێستاشدا دەڵێتن من ماگانە نزیکەی 5 دەفتەر دۆلارم هەیە و پێشم خۆش نییە بە هیچ شێوازێک لە کاتی ئاهەنگ دەگێڕم کەس نێتن دینارم لەسەر شاباش بکە لە بەرەوەی پێم خۆشە دۆلارم بەسەر شاباش بکەن و زۆر پێگەورە دەبم. وەروها پێشم خۆشە ڕایەخێکم بۆ ڕابێخن و فەرشێکی سوورم بۆ دانێن، واروەها بۆ ئەوەی بەسەری دابڕم و هەمووی ببێت بە دۆلار بۆم. بۆچی نا؟ بۆچی بۆ هونەرمەندانی تر دەکەن؟ بۆچی بۆ ئێمە نایکەن؟ بەڵام دوور لەوانە کارێکی دەنگدانەوێکی ئەکجار زۆری بە دوای خۆی داهێنا، ئەویش ئەوە بوو کە وتی منداڵەکەم فڕێدا و بە ئاسانی باسی کرد خەڵک وایان زانی شتێکی زۆر ئاساییە مۆبایلێکە شتێک کە فڕێ دەدەی کە لێ بێزار دەوی، بەڵام منداڵ شتێکی زۆر جوان و ناز و نەحمەتی خۆیە و ئەوەشی باس کرد کە لە ڕچی خۆشەویستەکەی ئەو کارێک کردووە لە بەرەوەی خۆشەویستەکەی خیانەتی لێ کردووە لە ڕقی ئەو منداڵەکەی لەبار خۆی برد کە دەڵێ نزیکەی ماگێک بۆ ماگێک و نیو من دوو جانگ بووم لەبەر خۆشەویستەکەم منداڵەکەی خۆم لەبار برد و پێشم خۆشە بە هیچ شێوازێک حیبە نەمینێتن لەبەرەوەی بۆچی لە کلیپ و گۆرانیان فیلم و مسرەکان یاخود ئینگلیزیەکان ماچی لێو هەبێتن. ئەگەر ئەمجارە کلیپ بکەم زۆر ئاساییە ماچی دەمی کەسێک بکەم، وەروها بەنیازم فلیمێکیش دەربینم زۆر ئاساییە. ئەگەر دیمەنی وەرژێنەری تێدا بێ من ئاساییە لەلام ئەو دیمەنەیە دووبارە بکەمەوە، ئەو دیمەنێشم زۆر پێ قبوڵە و پێشم خۆشە ئافرەتان هەموو وەکو من بیر بکەنەوە و من ئازادم و وەروەها ئەو تاتوێشم لەسەر سینگم کردووە واتای هێز و توانای من دەردەخاتن و من چەند بەهێز و بەتوانامە، بەڵام تاوەکو ئێستا خەڵک نازان ئەو خاتونە ناو تەمەن و خەڵکی کوێندەری کوردستانەوە و چۆن گەیشتوتە باشووری کوردستان وا بە ئاسانی پارە کۆ دەکاتنەوە بە دڵی خۆی پارە سرف دەکاتن و شاباش دەکا و ئەو پارەی لە کوێندەر بۆ دێتان. زۆر سوپاس بۆ سەیکردنی تاوە ڤیدۆکەمان و پێتان خۆش ئەمجار لەسەر چ کەسایەتێک یاخود لەسەر چ بابەتێک ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، وەروها لایک و کۆمنت و شێرتان لەبێ نەچێتنەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی توی خۆشەویستەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی، وەروها سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وە دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەشمانەوە ڕاستەخۆ پەیوەندیمان پێ بکەیت. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.